تا ئێستا ئێمە گوێمان لە زۆر شتە بووە. گوێمان لە سروشت هەبووە، لە ئاژەڵەکان هەبووە، لە مرۆڤەکان، لە خۆشەویستەکان و لە گۆرانی بێژەکانمان. بەڵام ئایا تا ئێستا گوێمان لە ئەستێرەکان هەبووە، گوێمان لە خۆر هەبووە؟ سڵاو هاوڕێیان، من فەرهادم و خۆم زۆر بەبەختەوە دەزانم ئەمڕۆ بە پرۆگرامێکی بۆشایی زانیدا میوانی ماڵی ئێوە. لەم پرۆگرامەدا ئێمە گوێ بۆ کۆمەڵی خۆرمان دەگرین. تکایە تا کۆتایی پرۆگرامەکە لەگەڵمان بمێننەوە و لە کۆتایی پرۆگرامەکەشدان بۆتان باز دەکەم چۆن ئەم دەنگانە ڕکۆرد کراوە، چۆن بەدەستی ئێمە گەیشتووە و ئێمەش پێشکەشی ئەوەی خۆشەویستی دەکەین. یەکەم جار با بچین بۆ لای خۆری خۆمان زانین خۆری خۆمان دەنگی چۆن دەردەکەوێت لە بۆشایی ئاسمانە. واو، بەڕاستی سەرنجڕاکێش بوو دەنگی خۆر، زۆر سەرنجڕاکێش بوو بۆ من. با بچین بزانین زاوە چی هەیە بۆ گوتن. هەسارەی دواییمان ڤینوسە. زانین دەنگی ڤینوس چۆنە؟ ئێستاش دەچین بۆ لای زەوی خۆشەویستەکەی خۆمان. زانین دەنگی زەوی لە بۆشایی ئاسمانە چۆن دەردەکەوێت. زانین چی دەبیستین لە زەوی. بچینە بۆ لای هەسار سوورەکە. زانین چیرۆکی خۆی چۆن بازەکە بۆمان. جا بە گوێگیری دەنگی جوپیتەر یان مشتری بین، زەبلاحەکەی خۆری خۆمان. واو، زۆر دەنگی لە لای مرۆ سەرنجڕاکێش بوو. جا با بچین بۆ لای زوحەل. با بزانین بۆ هەڵقە جوانانەی دەتوانێت گیتارمان بۆ لێ بدات.
هەسارەی دوایی ئۆرانوسە با گوێش بگرین بۆ ئەو. دوایین هەسارە نەپتۆنە. زایندەیەکی نەپتۆن چۆنە؟ بەڵێ هاوڕێیان، با لە کۆتاییدا گوێی لە پلۆتۆ بگرین، با ببینە میوانی پلۆتۆ بزانین پلۆتۆ چی هەیە بۆ وتن. هەرچەند پلۆتۆ ئێستا یەکێک لە هەسارەکانی کۆمەڵی خۆری خۆمان نییە. جا لە پرۆگرامێکی تایبەتە بۆتان باس دەکەم بۆچی وتم پلۆتۆ یەکێک لە هەسارەکانی کۆمەڵی خۆری خۆمان نییە. ناسا بە مەبەستی ڕێکۆردکردنی ئەم دەنگانە کۆمەڵێک گۆشاییگەڕی ڕەوانەی ئاسمان کردووە کە توانای تۆمارکردنی سیگناڵ ڕادیۆیەکانی تەنە ئاسمانیەکانیان هەیە. بۆ نمونە ئەو ڤۆیجەرانەیە کە لەلایەن ناساوە ڕەوانەی بۆشایی ئاسمان کراون دەتوانن سیگناڵ ڕادیۆیەکان لە دووری چەندین هەزار ساڵی ڕووناکیەوە تۆمار بکەن، ڕەوانەی زەوی بکەن و لێرەش لەسەر زەوی ئەو فایلانە دەکرێنە شەپۆلی دەنگی هەتا مرۆڤ توانای بیستنیانی هەبێت. گوێ مرۆڤ توانای ئەوەی تێدایە کە دەنگەکان لە شەپۆلی دەنگی تەنها نێوان 20 هەتا 20,000 هێرتز ببیستێت. واتە ئێمەی مرۆڤ هەر دەنگی کەمتر لە 20 هێرتز بێت ناتوانین ببیستین و ئەو دەنگانەش کە شەپۆلەکەیان زیاتر لە 20,000 هێرتزە لەوانەیە زیانی گەورە بە گوێمان بگەێنێت و یان هەر ناتوانین بیان بیستین. بەڵام هەندێک گیاندار و بوونەوەری سەرکۆی زەوی شەپۆلە دەنگیەکان بە فریکانسی جیاوازتر لە ئێمەی مرۆڤ وەردەگرن. بۆ نمونە سەگەکان دەتوانن شەپۆلی دەنگی هەتا 65,000 هێرتزیش ببیستن. بەڵام پێشەوە بچینە ناو بابەتەکەوە دەبێت ڕووکردنەوەیەکی پێویست بدەین کە چۆن ناسا توانویەتی دەنگی هەزارەکان تۆمار بکات لە حاڵێکدا ئێمە دەزانین لەسەر زەوی بەهۆی هەبوونی هەوا مۆلیکولەکانەوە دەنگەکان ڕادەگوێزرێن هەتا بە گوێ ئێمە دەگەن و بیان بیسین. هەروەها شەپۆلە دەنگیەکانی نێوان 20 هەتا 20,000 هێرتز بۆ گوێ ئێمەی وەکو مرۆڤ لە بوار و گونجاوە بۆ بیستن. بەڵام لە بۆشایی ئاسماندا ئەگەی ڕاگواستنی دەنگ نییە، چونکە لەوێ هەوا نییە و لە بۆشایی ئاسماندا ڕاگواستنی شەپۆلەکانی دەنگ ئەگەری نییە. ئەوەی کە بڵێن لە بۆشایی ئاسماندا دەنگ بوونی نییە شتێکی نادروستە. لە ڕاستیدا دەنگ لە بۆشایی ئاسماندا هەیە، بەڵام چونکە هەوا نییە کەواتە ڕاگواستنی دەنگ لە ئارادا نییە. کاتێک دەنگیش ڕانەگوێزرێت ئەوە ناتوانرێت ببیسرێت. دەنگ لە بۆشایی ئاسماندا لە شێوەی شەپۆلی ڕادیۆیی و سیگناڵی ئەلکترۆمەغناتیزی بوونی هەیە و بە پێچەوانەی شەپۆلە دەنگیەکان ئەو سیگناڵە ڕادیۆیی و ئەلکترۆمەغناتیزیانە لە بۆشاییدا بە ئاسانی بڵاو دەبنەوە و لە شوێنێکەوە بۆ شوێنێکی دیکە ڕادەگوێزرێت. هەر بۆیە ئەو تەقینەوانە کە لە بۆشایی ئاسماندا ڕوودەدەن هیچ دەنگێکیان لێوە نایێت، بەڵام وەکو سیگناڵی ڕادیۆیی و ئەلکترۆمەغناتیزی بڵاو دەبنەوە. کەواتە دەزانین دەنگ لە بۆشاییدا بوونی هەیە، بەڵام ئێمە ناتوانین ببیستین. بەڵێ هاوڕێیان، لەم پرۆگرامەدا ئێمە گوێمان لە دەنگ هەسارەکان بوو، زانیمان ئەم دەنگە چۆن ڕێکۆردکراوە چۆن بەدەستی ئێمەدا گەیشتووە.
تکایە لە کۆمنتا بۆم بنووسن بزانم کام لەم دەنگانە لە لای ئێوە زۆر جیاواز بوو. زۆر پێم خۆشە بزانم بیر بۆ چونتان ببیستم بیخوێنەوە لە کۆمنتا. تکایە لایک و سابسکرایبمان کەن، تکایە ئەم ویدیۆیە بنێرن بۆ هاوڕێکانتان، با هاندەری بین، با یارمەتی دەربین بۆ ئەوە یوتیوبی کوردی پەرە بستێنێ. دووبارە سپاسان دەکەم و تا پرۆگرامی تر